جنجیگەلە. کاتتان باش بیسەرانی هێژار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەرۆجەلان با مەبەستی دیدار و کۆبوونەوە داواکاری نوێیان ئاڕاستی بەڕێوەبەرایەتی گشتی بورسا و ئیدارەی ئیمراڵی کرد. داواکاریەکە لەلایەن پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا هەرێکە لا ڕێزان ساریجا ڕازیە ئۆستۆرگ چەنگی زیورەکلی و مەزلوم دینچەوە پێشکەش کراوە. هەروە بە هەمان مەبەست داواکاری دیداریان لەگەڵ موەکیلەکانی دیکەیان لە ئیمراڵی عومەر خێری کونار حامڵی یلدرم و وەیسی ئاکتاشیش پێشکەش کردووە. کۆمیتەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لا دژی هێرشەکانی دەوڵەتی تورک لە سەرباکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و بانگەوازی لە هێزە هاوپەیمانەکان کردووە لە هاوپەیمانەکان لە هەرێمەکە و نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا و کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکات کە هێرشەکانی دەوڵەتی تورک ڕابگرن و بەرپرسیارەتی خۆیان وەربگرن. ڕاگەیاندراوەکەی بەشێک لە ڕاگەیاندراوەکەی کەنەکە بەم شێوەیە ئامانجی دەوڵەتی تورک داگیرکردنی تەواوی باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە و هەروەها لە ناوبردنی دەستکەوتەکانی گەلی کورد. تورکیا بە هەموو جۆرە چەکێک فڕۆکات درۆن تانک و تۆپ هێرش دەکاتە سەر گەلی کورد و مەدەنیەکان بە ئامانج دەگرێت و با هێرشەکانی هەموو یاسا و پەیمان نامە نێونەتەوەیەکان لا دژی مرۆڤایەتی پێشل دەکات. هەروە کەنەکە ڕای دەگەیەنێت جیهان و هاوپەیمانانی نێونەتەوەیی و نەتەوە یەکگرتوەکان لە بەرامبەر ئەم هێرشانەدا لە ئێستا بێدەنگن و هیوای خەڵکی هەرێمەکە ئەوەیە کە هێزە هاوپەیمانە نێونەتەوەیەکان نەتەوە یەکگرتوەکان ئەمریکا و جیهانی با ئەرکی سەرەکی خۆیان ڕاپەڕن و پێش لا هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بگرن. گەلی کورد و دۆستانی بە ئیرادەیەکی بەهێز و باڕۆحی سەفەربەری خاوەندارەتی لابوونی خۆی دەکات و پشتگیری هێزەکانی قەسەدەیە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا بە ڕاگەیاندراوێک ئاماری چالاکی وڵامدانەوەکانی 29 بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەیدا سەرنج خراوەتە سەر هێرشە ئاسمانیەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر کا لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە کراونەتە سەر گوندەکانی دەوروبەری بەنداوی تەشرین و باشووری ڕۆژهەڵاتی منبەج و قەسەد ڕێگەاندووە لە تۆپبارانی هێرشە داگیرکاریەکاندا دەوڵەتی داگیرکەری تورک بە تۆپ هاوێژ بردومانی دەوروبەری بەنداوی تەشرینی کردو و لەم تۆپبارانەدا هیچ زیانێک بەر هێزەکانی قەسەدە نەکەوتووە. لە ڕاگەیاندراوەکەدا هەروەها ئاماژە بۆ کراوە هێزەکانی قەسەدا لا گردی قەرەقۆزاغ چەندین چالاکیان ئەنجام داوە و هەروەها باس لە چالاکیەکانی یەکینەکانی شەهید هارون کراوەون. ڕایانگەاند و یەکینەکانی شەهید هارون لە گردی قەرەقۆزاغ کوردیان لە بارگایەکی چەتەکاندا و لە ئەنجامدا بارگاکە بە تەواوەتی وێران بووە. هەر لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە فڕۆکەی بێفڕۆکەوانی جەنگی دەوڵەتی تورک بردومانی ماڵی هاوڵاتیەکی کردووە لە شاری کۆبانی و لە ئەنجامدا دوو مەدەنی شەهید بوون و ژنێکیش بە سەختی بریندار بوو. هەروەها ئاماژە بۆش کراوە فڕۆکەی بێفڕۆکەوانی جەنگی دەوڵەتی داگیرکەر لە بەرەی دەیرە حافر خاڵێکی هێزەکانی قەسەدەی کردو بەڵام بردومانەکە تەنها زیانی مادی لەکەوتوتەوە. دژی هێرشە کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورک خەڵکی کۆبانی بەداخستنی دوکان و بازار و ڕاوەستاندنی ژیان لە شارەکە ناڕزایەتی خۆیان نیشاندا. دوێنە فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک بردومانی ماڵی هاوڵاتیەکی مەدەنی کرد لە شاری کۆبانی و لە ئەنجامی هێرشەکەدا دوو کەس کوژان و کەسێکیش بریندار بوون. وەک هەڵویستێک لا دژی ئەو هێرشانە و خاوەنداریکردن لا شەهیدەکان دانیشتوانی کۆبانی بەداخستنی دوکان و بازاڕەکانیان لە تەواوی شارەکەدا ناڕزایەتیان نیشاندا.
لە بەنداوی تەشین شەروانانی هێزەکانی قەسەدا یەپەژە لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بەرخۆدانێکی بێوێنە بەڕێوە دەبن و لەگەڵ شەروانان گەل لە چوارچێوەی شەڕی گەلی شۆڕشگێڕیدا بە شێوەیەکی جەماوەری ئشکگیری دەکەن. لە ئێستادا ڕۆژنامەوانانی کورد دۆخی بەنداوی تەشین و پردی قەرەقۆزاق بۆ ڕایگشتی دەگوازنەوە و بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان لە ئەرکەکانیاندا بەردەوامن. زیرینایەکێ بەرخەدانیەکە پردی ژوان لەکە تێکرد یا بەرخەدانی نایە جاڵێکی تێکردن لە باکوور وڵاتی سووری بخوا دەستپێکە شارێ کۆمانی بەرخەدانە کۆمانی وێ دەرکێ دەست پێ بکە شارێ گەلێ شورشکاری گەلێ من پشت شەروانی خوا شەروانی مەژی مور و جۆشێکە مەزن لە هەمبەری چەتەن داعشێ بەرخەدان ئەو چەتەیە هەنێک و دەوڵەتە تورکا داگیر کرد کۆم کردن و شانن و باژارێک کۆبانی داگر بکەن و کوردان قەتکردنەرە دەرباز کرد چاوەکو لە مووسڵ و شانگال و دەغەری من کورد کوردکوژیارە دەرباز بوو دەوەستن عینی وی ڕەنگی سەرێک کوردی کۆمانێکی بکەن کوردن باکوور وڵاتی سووریژی بکرد لێ شەروان یەپێک و یەک ڕێژەی لە پیشان وەسێکردین گەلێ مێژی لە پشتمان بوون هەروە بە یەک دەنگی لە دژی باداگیرکاریە سێکردین لە دژی چەپەی نوۆژ سێکردین بەرخەدانی پکر دژوار لە هەمەر هەشار کرد وان کولوی دەرێ دخوازن بشوپینن وێ بەرخەدانیەش ڕایە گشتی را کو بدن ڕاگەاندن ئەژخوا ئەv ئەرکێکە لە سەرمەیە هەم زاڕۆکên vî وڵاتî hem jî wek rojnamevan ku li vê derê bin û vê berxwedaniyê kêlî bidin şopandin û bidin derxistin ji raya giştî ra berxwedaniyekî çawa li ser vê bendavê tê meşandin ev gel daxwazên wan çi ne ev gel çi dixwazin çima tên li vê derê nûbadariyê dikin jixwe armanca wan ew e ku li vê derê bin da ku parastina destkeftiyên xwe bikin da ku parastina hebûna xwe bikin da ku xwe meyende bikin rastî jî êrişekî ne normal êrişekî ne ku naye wasifkirin ku mirov bîne ser ziman li ser vî gelî tê yek ser rasta rast bê ser û ber êrişên dagirkeriya Tirkiye di nava sivîlan da di nava welatiyên Bakur Rojavê Sûriyê de tê pêkanîn ez wek şexsiya ji wek kes ku bi konvoya kantona Firatê re hatim li vê derê û xwast berxwedaniya vî gelî bidim bişopînim û rabigihînim berxwedaniya jinan berxwedaniya ciwanan berxwedaniya mêran berxwedaniya dayîk û bavaniyê li vê derê ku didin nîşandan ku çawa nûbetê digirin bi sloganan bi berskirina sloganan her wiha جەنگاوەرانی پارتیزانی ئامەد سەربا بەزوتنەوەی شۆڕشگێڕی یەکگرتووی گەلان هەبەدەها لا یادی دەیەمین ساڵی ئازادکردنی کۆبانی ڕایانگەیان لا 28 کانونی دوم لە گەڕێکی پێنابایر لە ناوچەی عوسمان غازی بورسا ئۆتۆمۆبیلێکی سەربا فاشیستەکانیان سوتاندووە هەروە ئاماژیان بەوەش کردە ئۆتۆمۆبیلەکە سەربە ئەندامێکی ئاکەپەی فاشیست بووە. سەرۆکی فراکسیۆنی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی گوڵستان کلیچ و سەرۆکی فراکسیۆنی جەهەپا مراد ئەمیر و سەرۆکی پارتی ڕێگەی نوێ بوڵەندکایا و چەندین پەرلەمانتار لە بەردەم وەزارەتی ناوخۆ دژبا کودتای قەیوم چالاکیان ئەنجامدا و شەرمەزاریان کردو هەروەها لە بەردەم وەزارەتی ناوخۆ ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و لە دوای ڕاگەیاندراوەکە پەرلەمانتاران تاجە گوڵینەی ڕەشیان لە پێش وەزارەتی ناوخۆ دانا. با پێی زانیاریەکان دەرسیمداغ پەرلەمانتاری پێشووی هەدەپەی ئامەد لا فڕۆکەخانی سابیحە گۆکچان دەستگیر کرا سەبارەت بە هۆکاری دەستگیرکردنی دەرسیمداغ هیچ زانیاریەک ڕانەگەیەندراوە. دادگای دوهۆک سزای 6 مانگ زیندانیکردنی بەسەر ئومید بەرۆشکی چالاکوانی سنووری بادینان سەپاند. زانراوە هۆکاری سزاکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ناوبراو لە ماوەکانی ڕابردوودا لا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پۆستێکی بڵاو کردبووە و داوای کردبوو قارەمان شوکری و دەستگیرکراوانی دیکەی بادینان ئازاد بکرێن و لەسەر ئەم پۆستە داوای یاسایی لە سەر تۆمارکراوە.
دەستەی دەستپاکی عێراق با تۆمەتی وەرگرتنی بەرتیل سکرتێری سەرۆکۆماری عێراقی دەستگیر کرد. ماڵپەڕی سومەریە نیوز لازاری سەرچاوەیەک پڵاوی کردوێتەوە دەستەی دەستپاکی کەسێکی بە ناوی چالاک سەباح عومەر دەستگیر کردووە کە پیشەی سکرتێری سەرۆکۆمارە. دەستەکە ئەوەشی خستووەتە ڕوو ئەو کەسە بە تۆمەتی وەرگرتنی بەرتیل لە بەرامبەر پێدانی بەڵێنی درۆ بۆ ئازادکردنی تۆمەتبارێک دەستگیر کراوە. ئەمڕۆ بوومە لەرزەیەکی بەهێز باگوڕی 4.1 پلەی ریختەر لە باشووری ڕۆژاوای کەرکووک ڕوویداوە. بوومە لەرزەکە 36 کیلومتر لە باشووری ڕۆژاوای کەرکووکەوە دوور بووە و لەلایەن هاوڵاتیانی سنوورەکەوە هەست پێکراوە. هەروەها لە بەرەبەیانی ئەمڕۆژ دووجار بوومە لەرزە لە گەرمیانیداوە و بەڵام گۆڕەکەی کەم بووە و هەروەها هیچ زیانێکی ماددەی نەبووە. باپەی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی چوارشەممە وەهاب خدرپور هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد و لە ئەندامانی بنەماڵەکانی دادخواست پاش بانکێشت و ڕۆشنی بۆ ئیداری ئیتلاعاتی شاری مەهاباد دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. باپەی راپۆرتەکە هێزە ئەمنیەکان هێرشیان کردوتە سەر ماڵی ئەم هاوڵاتیە و ماڵەکەیان پشکنیوە. تا ئێستا لە هۆکارەکانی دەست بەسەرکردن و شوێنی مانەوە تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیە هیچ زانیاریەک لە بەردەستان نییە. سەرۆکوەزیرانی میسر با سەرۆکایەتی شاندێکی وەزاری و با سەردانێکی فەرمی گەیشتە بەغدای پایتەختی عێراق. بڕیارە مستەفا مەدبولی لەگەڵ بەرپرسانی عێراق کۆ ببێتەوە و تا توێی دۆخی ناوچەکە و پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات بکەن. جێ ئاماژەیە ئەمریکا بەنیازە دانیشتوانی غەزە بگواسێتەوە بۆ میسر و ئوردون و با بیانووی بنیازنانەوەی شارەکە لەسەر ئەم پرسە هەریەکە لە عێراق و میسر ناڕەزایەتی خۆیان دەربڕیوە. شێخ تەمیم بن حەمەد ئالیسانی ئەمیری قەتەر با سەردانێکی فەرمی گەیشتە دیمەشقی پایتەختی سووریا و لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە ئەمە یەکەم سەردانی میری قەتەرە بۆ سووریا. لەلایەن محەممەد شەرع سەرۆکی سووریاوە پێشوازی لە ئەمیری قەتەر کراوە و هەروەها بڕیارە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات تاوتوێ بکرێ و باس لە قۆناغی حکومڕانی نوێی سووریا بکرێ. جێ ئاماژەیە دوێنێ لە کۆبوونەوەیەکی فراوانی حکوومەتی ڕاگوزەری سووریا محەممەد شەرع وەک ئەحمەد شەرع وەک سەرۆکی سووریا دیاری کرا و کارکردن بە دەستوری کۆنی وڵاتەکەش هەڵوەشێنرایەوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن. میتان و ڕۆژئاوا چەندی ناز و شیرینی پش کەچار خوشکن یەک ناوا شوخ و مەرد و نارینی شێنگا میتان و ڕۆژئاوا دەنگی شێنگالی